گەشت و سەیران لە سروشتە جوانەکەی هەرێمی کوردستاندا ئەتوانم بڵێم یەکێکە لە کاتە بە چێژ و خۆشەکان بۆ پێی کە سروشتێکی زۆر جوانی هەیە، بەڵام مخابن یەکێک لەو بەترسیانی کە لە کاتی گەشت و سەیراندا هەیە بوونی مینە لەو ناوچە دوورە دەستانێکی هێشتا پاک نەکراونەتەوە و ڕەنگەیمە بەهۆی ئەوی کە شوێنێکی جوان هەیە حەسپین سەردانی بکەین ئیتر شوێنەکە دوور بێ و ڕەچاوی ئەوە نەکەین کە ئەم شوێنە مەترسی لەسەر یاخودنا ڕووبکەین ئەوێ و دوجار بە زیانی گیانی ینی ئەنجامی هەبێت. بۆیە ئەمڕۆ باسەوە دەکەین کە ئایا تا چەندێک گرنگە ئێمە گەر گەشتەکەین سەیرانەکەین ئەوە ڕەچاو بکەین کە چی ناوچەیەک هەڵبژێرین و تا چەندێک گرنگە کە بزانین ئەو ناوچانەی مینی لێیە چۆن بیناسینەوەین لە هەندێک ناوچە ڕەنگە هێمای لێ بەیان ئەوە تا بەهۆی ئەوەی کە پاشماوی جەنگی لێ بووە هەندێک ناوچە ناسراون کە خۆمانی لێ پارێزی نەچینە ئەو ناوچانە یان ئەگەر لە شوێنێکی شتێکی تەنێکی نامۆمان بینی خۆمانی لێ بە دوور بگرین. کۆمەڵێک ڕێنمایی و بابەتی گرنگ لەم تەوەرە باس دەکەین بە میوانداری بەڕێز محسین عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانی. کاک محسین بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ خۆشحاڵ بووین. دووبارە بەخێر بێ. بێگومان ئێمە گەر باس لە مین بکەین ینی باس لەو پاشماوەیەکەین کە بەداخەوە هەرێمی کوردستان تاوەکو ئێستش پێوی دەناڵێنێ و ساڵانە هەتاوەکو ئێستش کارەساتی زۆری لێکەوێتەوە، بەڵام باس سەرەتا باسێک لێو بکەین ئایا هەرێمی کوردستان هێشتا مەترسێکی زۆری لەسەرماوە لەلایەنی مینەوە و کوێن ئەو ناوچانەی کە زیاتر دەوترێت هێشتا پاک نەکراوەتەوە لەم پاشماوانە. دەستان خۆش، سپاس بۆم دەرفتە، سپاس بۆ کەناڵی پێیام دیارە ئەم چاوپێکەوتنە خۆی لە خۆیە پەیامەکانی ئێماگەیانەی بە هاونیشتمانیان و هاوڵاتیان لە هەرکوێکی ئەم هەرێمە بن و ئەبێتە هۆی کەمکردنەوەی قوربانیانی مین دەستخۆشیتان لە یەکەم بەردەوام پەیامەکانمانتان گەیانوە. دیارە مێژووی مین و تەقەمەنی گەڕێتەوە بۆ ڕژێمێک لە دوایەکەکانی عێراق کە هەر کاتێک هەر دەسەڵاتێک هات بێتە سەر تەخت و هەر جوڵەیەکی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان دروست بوو بێ، هەوڵە ناوە سەرکوتیکەن و قەتڵ و عامیکەن بە هەر شێوازێک بوو بێ، هەموو جۆرە چەکێکیان بەکارهێناوە بۆ قەتڵ و عامکردن و بۆ خاپوورکردنی ئەو حرەکە و ئەو بزوتنەوەی کە هەبووە لە هەرێمی کوردستان. یەکێک لەو چەکانە و یەکێک لەو وەسیلانەی کە بەکاریان هێناوە بۆ لە ناوبردنمان دیارە مین و تەقەمەنی بووە. مینیش وەکو ئەبینین کە ڕژێمی لە ناوچووی بەعەس خۆی لە ناوچووە ئۆتا جوندیە سەربازە وونەکانی ماون و ڕۆژانە لە ناومانە بن. بەڵێ سەبارەت بە پرسیاری جەنابەت ئایا هێشتا مین مەترسیە؟ بەڵێ مەترسیە و زۆریش مەترسیە، لەبەرەوەی ئێمە بە سنووری پارێزگای سلێمانی بۆ جەنابتان باسەکەم سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە نزیکەی 234 میلیۆن مەتر مڕەبع پیس بۆ بە مین و تەقەمەنی. لەم 234 میلیۆن مەتر مڕەبع هەتا ئێستا لە ساڵی 1992ەوە بە ڕێکخراوە خێرخوازەکانی کاتون لە باری پاکسازی مینا ئیشیان کردووە بە سەرجەم ڕێکخراوەکان و لە کاتی بوونی بودجێ و بەرهێنانە ئێمە بە سەرجەم کۆمپانیەکانی واری پاکسازی مین کە بە تەندەرین کاریانە کرد نزیکەی 11 کۆمپانیای ناوخۆیی و دەرەکیمان هەبووە و بە هێز و توانای خۆمان وەک بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەتا ئێستا 170 میلیۆن مەترمان پاکردوتەوە لەو ڕوبەرە، کەواتە نزیکەی نیوەیمان پاکردوتەوە، هێشتا نیوەی ماوە زەوی پیس بوو و ئەم نیوە پیس بووە. وەک معلومی جەنابتانە بەپێی ئەو داتایانەی کە گەیشتووە بە ئێمە نزیکەی 7 میلیۆن مین چێنراوە لە هەرێمی کوردستانە. لەم 7 میلیۆن مینە پشتی شێری بەر سنووری پارێزگای سلێمانیەکەوێ بەداخەوە بۆ لەبەرەوەی ئێمە درێژترین بۆردەر درێژترین سنوورمان هەبووە لەگەڵ ئێرانە و بە 3-4 شێواز شانوێتی حکوومەتی لە ناوچووی عێراق. یەکێکیان شەڕی ئێران عێراق هەرچی کاتێک ئەم لەبەرەوەی هێڵی تەماز بووین، هێڵی گەرم بووین، هێڵی شەڕ بووین لەگەڵ ئێرانە بەردەوام مینی چانوە و ئێران هەر هجوومێکی کردبێ چەند شوێنێکی گرتبێ ئەوش دیسانەوە مینی چانەوە لە ناو هەر لە ناو خاکی عێراقا و پرۆسەی کە بە ناوی ئەنفالەوە بەداخەوە بۆ قەتڵ و عامکردنی گەلی کوردمان هەستان پێی حکوومەتی لە ناوچووی عێراق لە خاپوورکردنی 4500 گوند هەستاون بە چاندنی مین و تەقەمەنی لە سەرچاوی کانی و ئاوەکان لە ڕێگاوبانەکانی هاتوچۆی ئەکرد بۆ گوندەکان و سەرجەم ئەو ڕێگاوبانانەی کە لەو ناوچانەیە بۆ کە ئەو لە کاتی خوا بە ناوچەی محەڕەمە بەناوێ بەر لە دەرەوەی سنووری ئەم شەستێ سەم شوێنێک ئێمە لی دانیشتوین لە سەردەمی بەعسا محەڕەمە بوو ئەو دیوی شەستێکە بووچکە لە تا شەستێکە داخلی شەستێکە ڕێپێدرا بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان توشێ پێ بکە دەرەوەی ئەم شەستێ تەنانەت ئەم شاخی ئەزمڕەش مین و تەقەمەنی لێ بۆ هەمووی چانوە بۆ لەبەرەوەی هێزی پێشمەرگە نەتوانێت جوڵەی تیا بکە و هەر کاتێکیش جوڵە بکەن ببێتە هۆی کەم ئەندامبوون و لە ناوبردن و شەهیدکردنیان. بۆیە بەڵێ تا ئێستا مەترسیە و
بەداخەوە ئێمەش بەردەوامی دەکات. کاک شێخ ئەم ساڵ زۆ جیاوازتر لە ساڵانی ڕابردووتر بۆ پێیکە بینیمانە الحەمدوللا بارانێکی زۆ باریوە هەر لە شاخەکان نابینین لە نێو بەردەڵانی شاو کوچی ئاوێتە خوارەوە بوونی ئەم ئاو خوڕابوونی بارانە و بەفراو تا چەند کاریگەری کردوتە سەر ئەوەی کەم مین دەربکەوێت ئایا مین ماوە لەژێر زەویە کە ئەوە بێت یاخود ئەو مینانی کە زۆر کۆنیشن هەر مەترسیان لەسرە؟ سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکەی جەنابەت بەڵێ سوپاس بۆ خوای گەورە کە ڕەحمەت و بەرەکەتی خۆی بوو بارانی بەسەر هەرێمەکەمانە دوای ئەوەی کە خەڵک تووشی یەئز بووکەی و ئەبێ بە تەسەحور و عێراقی تر ئاو نامێنێ ئەو نامێنێ بەرەکەتی خوا بۆ باریەوە نیعمەتێکی زۆر گەورەیە سوپاس بۆخوا. بەڵام سەبارەت بەوە بەڵێ بەڕاستی لافا و کەندڕ و ئەو بارانە زۆرە و ئەوە و بەفر و ئەمانە ڕێڕەوی مینەکانە گۆڕێ لە شوێنی خۆی هەڵێکە نەی گوێزێتەوە بۆ شوێنێکی تر وە تەبیعەتی مینی ژوای ئەکسپایر نابێت تاریخی ئەکسپایری لەسەر نییە یعنی 50 ساڵ مەسەلەن هەشتاکان چێنراوەسە 26 نزیکەی 46 ساڵ 47 ساڵ هەر کاری خۆیەکە و بەردەوامیش کاری خۆیەکە. بۆیە ئێمە تیمی ئیئۆدیمان هەیە یعنی تیمی لە ناوبردن و چارەسەرکردنی تەقەمەنی بەردەوام 24 ساعتی ئێمە لە ئەرکان ئەو تیمە و هێڵی گەرمی 1970 مانەیە هەر هاوڵاتیە کەر دیاردەیەکی دزێ و هەرمینێک کەر تەقەمەنیەکی بینی داواکارین لە هاوڵاتیان بە بەردەوامی ڕاستە و خۆ یەکسەر پەیوەندیمان پێوە بکەن بۆی ئێمە ئەو تیمە بنێرین بۆ چارەسەرکردنی و بەردەوام ئێمە لەگەڵ JCC لەگەڵ ئاسایش لەگەڵ قایمقامەکان لەگەڵ مدیرناحەکان لەسەر هێڵین کە ئەوان پەیوەندیمان پێوەکەن هەر حاڵەتێک دروست بێ بۆ نمونە سەدان حاڵەتمان بەز لەم زستانەیە لە کاتی بەفربارینەکە یعنی مینی ڕاماڵی بۆ قەراغی جادەیەکی عام جادەی ڕێڕەوی سیارە بوو لە نزیکی پێنجوێن و ناڵپارێز تیممان نرد معالجیان کرد مینی زینوی ڕای کرد یعنی ئەگەر خەڵگاگای لە نەبووە بەو بەفرە و بەشە و بەسیارە بڕۆشتای لەوانەیە بکەوتایەتە سەری و کارەساتی دروست کردایە و هەر ئەم ساڵ خۆی حادیسەمان هەیە یعنی ئەم ساڵ مەسەلەن بۆ نمونە پاسەوانی سنوور بەبوونی ئەو شەڕە و ئەو گرفتەی کە دروست بۆ ئەو کێشە پێی لە نێوان با بڵێن ئێران و ئەمریکا و ئیسرائیلا هەیە پاسەوانی سنوور هاتنە سنووری ناوچەی پێنجوێن و ویستیان ڕەبایەک دروستکەن دیارە دەرکەوت کۆنەمەژە بوو ینی کۆمەڵێک گول لە تۆپ و گول لە هاوانی تیا و پەیوەندیان پێوەکردین ئێمە تیممانەر چێکی ئەو شوێنەمان کرد گونجاو نەبوو بۆ دروستکردنەوە بەرەوەی گول لە هاوانی تۆپێکی زۆری تیا وەرچێکمان کرد مەجموعەیەکمان دەرێنە بەڵام هەر مەترسی دروستە کرد شوێنێکی کەمان بۆ دیاریکردن دوای ئەو شوێنەمان بۆ دیاریکردن دیارە ئەو فەوجەی کە هاتوون لە پاسەوانی سنوورەوە بۆ ئەو شوێنە زۆر ئاشنا نەبوون بە مەنتیقەکە هەرچەند وشیاریمان پێدان کە ئەمە ناوچەیەکی مەترسی ناکە و خەتەرناکە و مین و تەقەمەنی لێ بەڵام بەداخەوە دیارە یەکێک لە سەربازەکانیان کە چوو بوو بۆ دارکۆکردنەوە چوو بوو نازانم بۆ چیش و دوانیان چوبوونی چیان برینار بوو بێ چیان فەقیرە قاچێکی پەڕی مینێکی پیاتەقیەوە یعنی تەنانەت بۆ سەربازەکانی ژەوانی کە پێی ئاشنانی و شارەزای ناوچەکە نین مینیان پیاتەقەوەەوە ئەمەی بۆتان ماسەکەم ئەم مانگی سێ ئەم حادیسەیە ڕوویە لە ناوچەی پێنج باشە بەپێی داتا فەرمیەکانی دەستگای کاروباری مین هیچ ئامارێکمان لە بەردەستە دەربارەی قوربانیانی مین و ساڵانە چنێک کەس زەرمەند دەبن بە ڕوودا بە ساڵانە فەرقە لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دەبن بۆ ئەوی معلومی جەنابتانە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەم منتیقەی کە سنووری کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانیە کە لە منتیقەی ناوشوانەوە دەست پێەکە و چەمچەماڵ و وەرەوە بۆ قەرەداخ و وەرەوە بەم سنوورەیەک ئەم داتای بۆتان ماسەکەم چکە بەڕێوەبەراتی گشتی هەڵەبجە هەمووی تقریبان 5-6 مانگێکە ئیستیحداز کراوە هەڵەبجە و پێنجوێن و تا ئەگەڕێتەوە بۆ ماوەت و شارباژێڕ و ئەچێتەوە قایمقامەتی قەزای دووکان و دیسانەوە بۆ چەمچەماڵ ینی ئەم زۆنگە کە بۆتان باسەکەم بە دەربانی خانیشەوە نزیکەی 6,072 قوربانیمان هەیە بەداخەوە کەمانە گیانیان لەدەستداوە ئەمەی بۆتان ماسەکەم لە دوای ساڵی 92 هەتا ئێستا هەتا ئەم ڕۆکەیەمە لەی تیادانی شتون ئەم 6,072 نزیکەی 1,550 کەم ئەندامان هەیە ئەمانە کە بەرکەوتون یا دەستیان پەڕیوە یا قاچیان پەڕیوە هەردوو چاویان لەدەستداوە بەداخەوە یا دەموچاویان تەشویح بووە یا هەردوو دەستیان پەڕیوە هەردوو قاچیان پەڕیوە یعنی ئەمانەشمان هەیە ئەم حاڵەتانەشمان هەیە کەواتە 6,072 شەهیدمان هەیە و 1,550 قوربانی مینمان هەیە بەڵام ئێمە بەهێزی ڕێکخراوەکانی بواری پاکسازی مین کە تیمی هوشیاریان هەیە و بە تیپ ئازاتی و چاپوچی تیمەکانی هوشیاری مینمان کە ئێمە بەڕێوەبەراتێکمانە بۆ بناوی بەڕێوەبەراتی هوشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ڕۆژانە سەردان و
بەسەرکردنەوە و کردنەوەی خول و گەیاندنی پەیام بۆ سەرجەم گوندنشینانی سروی ناوچە من ڕێژکراوەکان مامۆستایانی ئاینی بۆی لە مینبەرەکانیان لە ڕۆ لە وتاری هەینە پەیامەکانمان بگەێنن. خولی قوتابخانەی هاوینەمان کردێتەوە مەسەلەن بۆ نمونە خوێندکاری چەند گوندێکمان لە مرکزی ناحەیەەکە یا چەند ناحێ و گوندێکمان لە مرکزی قەزایەکە کۆ کردوتەوە خولی هاوینەمان بۆ کردوونەتەوە لە خولە هاوینەکە یەک مانگی خایانوە تیمەکانمان بۆ نمونە پەیامەکانی هوشاریان پێگەیانون لە ڕێگەی هۆنراوە لە ڕێگەی مۆسیقا لە ڕێگەی دروستکردنی شانۆگەریەک کە شانۆگەریەکی تراژیدی کە مەترسی و ترسناچی دەستکاریکردنی مین و تەقەمەنیان پیشان بە کە تووشی چکارە ساتێکە بێ ئەگەر کەسێکەوە بکە و لە هەمان کاتا فێری وێنە و زمانی ئینگلیزی و ئەوشمان کردوون و پەیامەکانیشمان پێ وایە هۆشیارێکی باشتان لەو سنوورانەیە بڵاو کردوتەوە خەڵکەکە بەدەمتانەوەن لەو بابەتەیە بەدەممانەوەیان پەیامەکان ئەگەین بەس بەداخەوە یعنی نسیان شتێکی خراپە لە بیرکردن یعنی لە بیر ئەکەن ئەمالن یعنی گوێ نادەن بە پەیامەکانمان بۆیە بەداخەوە یعنی سیرەکەی ئێستا من لەم ڕۆ یعنی کە ئەڵەن بەیانی بەهارە من دەستم لەسەر دڵمە بەردەوام داتامان بۆیە بۆ قوربانیەکەش چییە زۆربەی زۆری گوندنشینان بەداخەوە بۆ گژوجیای بەهارە دوورەکەونەوە لە شوێنە دوورە دەستەکان کە ئەگەنە ئەو شوێنان یعنی مەسەلەن ئەوەی کە زۆر دڵمی هەژانەوە لە هەموو بەرنامە و چاوپێکەوتنێکا باسێکەمەوە دوو هاوڵاتی چوبن بۆ کنێر کۆکردنەوە لە نزیکی ناڵپارێز باسی 2023تان بۆ ئەەکەم بۆ وەختێکمان زانی پەیوەندیان پێوەکردنیان کاکە حادیسەیەک هەیە تەمان کە ئەو حادیسەیە دروستەبی کەسیش نابێ بچێ بەلایەنە لەبەرەوەی خۆی چێڵگەمینە ئەوەی کە بچێ ڕزگاریان کە لابێ ئێمە بچین لابێ کەسی معنی بچ وتیان هاوڵاتێک گیانی لەدەستداوە ئەوەی لەگەڵی شایەتی لە شوێنی خۆی دانیشتۆ پەیوەندی کردووە تیممان نات ڕێڕەومان کردەوە بۆی بگەینە سەر کەسەکە بەڵێ ئێمە بە جیاز ڕێڕەوەکەینەوە ڕێڕەوەکەمان کردەوە چوینە گەشتینە ئەویتر بە نەقالەوە بە ئەو تیمێکی هەشت کەسی ببنێری چکە تۆ مەی تێکرد لە بەردەسە کە گەشتە سەری سێرەکەن فەردەکنگەکەی نیوە کردبوو ئەخر کنگری یعنی چلۆی چەنێک کاتۆ بۆ فەردەیەک نێت تۆ گیانی نیوەی کردبوو پڕی نەکرد بوو فەردەکە مینێکی باڵمارەی پێتەقی ئەو گیانی لەدەستدا بۆ وشی لەگەڵی بۆ هەر تووشی شۆک بوو تاماوەی ساڵێکی هەر ناحی دەرونی بە تەواوەتی تێکشوو بوو چکە کەسێکی ئازیزت لەگەڵ تا تۆ ژیان لە دەست بە بۆنەی مینێکە و بۆ چیش بچی بۆ گژوجیای بەهارە اینجا ڕێڕەومان کردوتەوە ئەمجا نازایمان لەو شوێنە دوورەوە بەو شاخە سەختەیە بهێنە لە خوارەوە یعنی بەڕاستی من ئەڵێم یعنی ئینسان ژیانی ئینسان زۆر گەورە ئینسان زۆر پیرۆزەوە لەقەت کەڕەمنا بەنی ئادەم یعنی بەو گەورەیە بەو پیرۆزیە بەو جوانیە خوای گەورە دەست و چاو و قاچ و هەموو شتێکی پێبەخشین بە ئێمە خۆمان بۆ چەند دینارێک بۆ ڕوبەڕووی مەترسی ئەوە نەکەینەوە کە ژیان لە دەست بین و تەواو بکەین بۆیە پەیامەکانمان ئێمە بە بەردەوام گیانوە ئەوەی کە بۆ جا نابتانم باس کرد ئەوەی کە ئەی سەرمێنە کە پەیامەکانمان جێی خۆی گرتووە مەسەرەن ئەگەر ببینی ئەو 6072 شەهیدە ئەمە ئەگەر لەسەر خطوتی بەیانی کێرێک خێڵێکی بۆ دروستکەین ئەبینی زۆربەی زۆری قوربانیەکان لە بیدایەتەوە بۆ کە خەڵک ئاشنانە بۆ بەمین وردە دامان بەزان و یعنی لە ساڵەکانی 2020 تا نزیکی سفرمان کردبەوە بەس بەداخەوە لە دوای 22 مانە چەند دادایەکمان لایە مەسەلەن بۆ نمونە پارساڵ کە 25 بۆ 7 قوربانیمان هەبوو بەرکەوت هۆکارەکەی ئاوازیایی کردەوە کۆمەڵی هۆکار هەیە کۆمەڵە کەسێ هەر سەرکەشن یعنی چەند دەستکاری تەقەمەنی ئەیکەنەوە تێنتەکەی دەرهێنن بەکارێنن بۆ ڕاوماسی و بۆ کۆمەڵێشت و ئەمانە پیان ناتەقێتەوە لەو حاڵەتانە یا هەیە سەرکێشە بۆ وەک باسم کرد بۆ گژوجیای بەهارە ئەچێت ئەمە هۆکارەکەی دی ئێمە ئەو بەڕێوەبەراتی هوشیاری مینەی کە بۆ جەنابتانم باس کرد مەسەرەن تا ئێستا 4848 سەردان و خۆلمان کردوتەوە بۆ ئەو فیانەی کە باسمان کرد طبعا ئەو فیانە بە ساوڵەتیش ناگرێت بۆ معلومی جەنابتانە بۆ پۆلیسی دارستان بۆ پاسەوانی سنوور بۆ شاخەوانەکان کارۆن شاخەوان یەکەن بۆ هێزەکانی ئاسایش حتا خۆلمان کردوتەوە مەسەلەن خولی هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی کە هەر خۆشی جۆرێکە لە تەوعیە و ئاشناشە بن بە هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی بۆ هێزەکانی هەفتای وەزارەتی پێشمەرگە یعنی چەندین هەوڵماناوە و لەم 4848 خولو سەردانی کە کردومانە نزیکەی 252,000 کەس لێی سوودمەند بوو یعنی ئێمە پەیامەکان ئەگەینی مامۆستایانی ئاینی لە مینبەرەکان لەم هەفتەیە و ببینن هەموو خوتبەی مزگەوتەکان زۆربەی پەیامی ئێمەی تایە باشە تیمەکانمان لە ڕۆژانی سەیرانە یعنی ڕۆژانی کە پشوشە فەقیرانە پۆستەرات و پروشەر و لیفلیتات ئەبەن ئەی لە سەیتەرەکانی کە خەڵکە چێ بۆ سەیران و تەوزیعێکن کاکەڕۆی بۆ سەیران ئاگادار بە ئەمە مەترسیەکانی مینە پەیامەکانمان بە جوانی گیانوە بەڵام ئیتر ئەگەوێتە سەر ئەوەی کۆمەڵێک کەسەی لێت وەرەگرێ
کۆمەڵە کەسێ سەرکێشیەکە بەداخەوە ئیتر یا ژیانی لە دەزەیە و یا بێتەوەی کەم ئەندامونی. کاک شێخ گەشتیارێک سەیرانکەرێک کە بچێتە ناوچەیەکە و گەشت و سەیرانیەک ئەنجام دە تا چەند گرنگە زانیاری لەسەر ئەو شوێنە کۆ بکاتەوە و بزانێت ئەو شوێنە بە تایبەت ناوچە سنووریەکان و ئاماژت پێکرد بزانێن مەترسی مینی تێدانیە یاخود کە ئەچێ بنێو گوندەکەی لەوانێ بڕە پرسیای لە گوندەکە بکەکە ئەم شاخە مینیتیان ئێمە تا چەند گرنگە؟ طبعاەوە زۆر گرنگە، یعنی ئێمە زۆر بابەتمان لەسەر ئەوە بڵاو کردوێتەوە، یعنی ئێمە کۆمەڵە شتمان کردووە مەسەلەن یەکێک لەو شتانە شوانمانەیە، شوانی گوندەکان نییە بڕواکەی، یعنی کاتی خۆی شتێکەیە گەر باو باپیرانتان پرسیاری لێ بکەن شتێکە بوو پێڵێن توێشەبەرە ئەوەیە کە مەسەلەن نان و ئیتر کاتی خۆی هەرنان بۆ تیکێ نان و ئەگەر سەوزەیە میوێ شتێکە بوو تەماتێکردوێتە ناکرێتێ توێشەبەرەوە یاوێتی بەشان. ئێمە جانتامان بۆ دروست کردوون لەسەر جانتاکە ڕسمی مین و تەقەمەنی و مەترسیەکانمان دروست کرد بۆی هەرداقەیە توێشەبەرەکەی داگرت دەستبەرێ بۆ نانەکەی مینەکەی لە بیر بێ تەقەمەنیەکەی لە بیر بێ، یعنی کۆمەڵی وەسائلمان بەکارهێناوە کە تەأسیر لە مێشک و لە دەروون و لە دڵ بکە. ئەمە بەنسبەت شوانەکانەوە، بەنسبەت ئەوەی گەشتیارێک کە ئەڕواتە شوێنێ ضرورە لەو گەشتیارە ئێمە دایمەن لە پەیامەکانە وتومانە شوێنێک دارستان و جەنگەڵستان و دارستانێکی زۆر چڕ بوو لێ نزیک مەکەونەوە، چکەمە دیارە زۆر کەسی پیانە ڕۆژۆ و حتمەن جەڵگەمینە. بەداخەوە ئێمە لە کاتی خۆیان لە پرۆسی دیمارکیشن ئێمە پێڵن دیمارکیشن یاخود مارکین هەموویمان نیشانە ڕێژ کرد ئەو سنووری ناوچە نەیکەمین و تەقەمەنیتیە، بەس زۆر کەس مەسەلەن کە لە سەر و دوو ئێسقانەکەی تیاوە ئەسنە سێگەشەکە و شیشەکە هێماکان هەڵێکن و بەکارێنن بۆ مەسەلەن غەڕەزی شخصی بەداخەوە نازانێت کەس بێنێ کوڕەکەی یا کچەکەی یا مناڵەکەی یا براکەیەکەوێتە ئەو چێڵگەمینەوە یا هەڵاتێکی ئەم وڵاتە زۆربەی زۆری سنووری چێڵگەکانمان شێوێنراوە، یعنی هێماکان هەڵگیراون، بەعزێکی هەرماوە و بەعزێکی بەردەوام دەستمان پێ کردوتەوە، نیشانە ڕێژیمان کردوتەوە، یعنی چێڵگەمینی وایە بڕوا بکەن نیشانە ڕێژیمان کرد جاریش کەش براوەتەوە هەڵکەنراوەتەوە. کامە بەداخەوە من لە کەناڵەکەی بەڕێستانەوە هیوادارم، یعنی مەسئولیەتێکی دینی ئەخلاقی ویژدانیە بۆ ئەو هاوڵاتی، یعنی بۆ چەند دینارێک نەچێ ئاسنێک چییە لێئیکەیتەوە بەکارێنی ڕۆحی هەزاران کەس ڕوبەڕووی مەترسیەکەیتەوە. ئەمە کەڵەکە بەرد ئەگەر بینیان لێ نزیک نەکەونەوە، ئەمە پەیامەکانی وشیاری ئێمە. بەعزە شوێنێک بە بۆیاخی سوور بەردێک ڕەنگکرابی لێ نزوک مەکەنەوە یاخود لێ نووساوە بی یعنی بێنچمارک، یعنی دەستپێکی کێڵگەمینە ئەو سنوورە هاوڵاتیان بالێ نزیک نەکەونەوە، تەلی دەرکاویان لە هەر شوێنەکبینی لێ نزیک نەکەونەوە. ئەمانە هەمووی پێوترێ معالمی حەقل، یعنی ئەمانە 100% لە سەتانەوەت بۆ لە 100% کێڵگەمینن ئەمنەوە ئاشوێنانە. یا ئەو هاوڵاتیانەی کە ئاژەڵدارن چکە چەندین جار تووشی ئەم حاڵەتە بووین، جاری وها بۆ بڕوا بکەن سعات 8 شەو تەلەفۆنیان کرۆڵاکە کە ئەوە کۆمەڵک گاگەل یا خۆڵ ڕانە حیوانەکەمان کەوتۆتە ناو کێڵگەمینێکەوە بەشکم بێن بەدەمانەوە. ئێمن بەو شەوە بەو تاریکی ینی ڕۆحی چەند کەسێک چۆن بخەمە مەترسیەوە بۆ چەند سەر ئاژەڵە، یعنی بۆیە بە ئاگامن حتا لە وەڕاندنی ئاژەڵەکانیان بەرەڵایەن نەکەونە ئەو کێڵگەمینانەوە، چکە بەڕاستی مەترسین ئەمانە. تەکنۆلۆژیا و ئەم ئەپلیکیشن و نوێکارانی بە بەراورد بە ساڵانی تر بۆ ئێوە ئاسانکاری نەکردبوو منە بە ئەپلیکیشنێ بە شتێک نەخشەسازی بکرێت من بزانم لە ڕێگەی موبایلەکەمەوە کام شوێنە مەترسی تێدا یاخود ڕێنمایی زیاتر بدرێ بۆ خەڵکی خۆی ئێمە دلیلی ناوچەمین ڕێژکراوەکانمان هەیە، با بڵێن نامیلکەیەکە بەداتا و بە خاڵی GPS و بە خەریتە، یعنی هەموو ناوچەمی ڕێژکراوەکانی تیا و ساڵانەش ئەپدەیتەکەینەوە، ساڵانە ئەپدەیتەکەینەوە و پلانیشمان هەیە مەسەلەن لە داهاتووە بە شێوازی ئەلکترۆنی ئیتر لە پەیجەکەی خۆمان بێ لە شوێنێک دای بەزێنیت کە هاوڵاتیش کاتێک ویستی بە ئاگا بێلەوەی کە مەسەلەن ئەو شوێنەی کە بۆی ئەڕوات چێ و چینیە و گرنگترین شت ئەوەیە کە هەر هاوڵاتێکە چێ بۆ شوێنێکی گەشتیاری دوورە دەست یا شوێنێکە تازەیە بۆی ئەچەیە ئاشنانیە بە شوێنەکە لە خەڵکی ناوچەکە پرسیار بکە کە کوێ کێڵگەمینە و کوێ کێڵگەمین نییە، چکە بەڕاستی خەڵکی ناوچەکان زۆربەی زۆریان شارەزان کە کوێ کێڵگەمینە و ئەتوانن معلوماتی تاوابن بۆ گەشتیاری کاچێتە ئەو سنوورە و نامۆیە یاخود غەریبە بە ناوچە. باشە خوا نەخواستە ئێمە دووچاری ئەو بووینەوە تووشی مینێک بووین، ئەو هەنگاوانە چین؟ ینی زانیمان لە شوێنەکە بینیمانیان ئەو تا قاچمان بەریکە و یان لەو کاتە ئەگەر هەنێ ڕێنمایی هەبێ دەستخۆش ئێمە زۆر وەجیه و جوانە. طبعا گرنگترین شت ئەوەیە کاتێک کە تۆ ڕێکەوتە کێڵگەمینەوە هیچ نابێت قاچێ بەریکەمە، یعنی چکە لای ئێمە یەکەم هەڵە ئاخر هەڵێکە قاچت کەوتە سەریترەوە ئەو میناتەقێتەوە کارەسات دروستەکە بەداخەوە. بەڵام کە کەوتیتە ناو شوێنێکەوە سیرت کرد بەردەمە دمینە ئەولاد مینە یاخود هەر مینێکت بینی، گرنگترین شت ئەوەیە شپرزە نەبی، نابێت شپرزەبی ئەبێ ئارامی هەناسەیەکی قوڵ هەڵەکێشی سیرەکەی خۆت کۆنتترۆڵەکەی
مۆبایلەکەت دەرەهێنی ئەگەر ئەو شوێنە شەبەکەی هەبوو سیرەکەی ڕاستەوخۆ پەیوەندەکەی بە 1970 1970 1970 هێڵی گەرمە لای خۆتان بیپارێزن ئەم ڕقەمانە بێمقابلە هێڵی گەرمە بە بەردەوامی ئێمە تیمەکانمان لە ئامادە باشیان تیمی بەهاناوە چۆن لۆکیشنی دیاری بکرێن ئەو کاتەن هیچ نییە ئەینوانتان باتێ ئەتوانێت یەکسەر عینوانمان باتێ و یەکسەر باسی حاڵەتەکەمان بۆ کاکە تومەتە شوێنێکەوە ئەوەکەن یەکسەر ئەو کەسەی کە پەیوەندی لەگەڵاکرێت جارە دەرونیان ئارامیەکاتەوە و پێڵێ ئەوە ئێمەین بەدەمتەوە و ئێمە لە هەر شوێنێک بێمەچەند لەگەر لە پێنجێن تیمی پێنجێنمان هەیە یەکسەر ڕاستە خۆتوانین تیمی پێنجێن بێنین بەهانایە و شوێنەکەی پێ بڵێن یان هەنی ڕێنمایی پێ بڵێ بەڵێ ڕێنمایی پێی ئەگەر شەبەکەی نەبوو ئەو شوێنەی کاچێتەوە مەسەلەن دوورە دەستە سێوە لەوەی سەر شەبەکە لەخوا بەزەبعی لە زۆربەی زۆری شوێنەکان ئێمە احتیمالە چکە تۆڵی تەلەفۆن ئەوە تەلەفۆنی یا تەلەفۆنەکەی پێ نەبوو لەبیری ئەکیدی بەتایبەتی ئەو مینان سەر سنووریشان وتمان دەرونی ئاراماکاتەوە خۆی هێواشەکاتەوە هەناسەیەکی قوڵ هەڵەمژێ سیرەکە بەردەمی مینە ڕاستەوخۆ لە شوێنی خۆی شوێن پێی خۆی هەڵەگرێتەوە ئەو شوێنانەی کە پێی پیانە ئەو هەنگاوانەی کە ناوێتی هاتووە بەرەو ئەوێ هەڵەگرێتەوە گریمان زۆر دقیق نیە زۆر تەرکیزی نیە لەسەر ئەو هەنگاوانە و مەسافەیەکی زۆر ڕۆشتووە سیرەکە سری شوێنە بەرزەکان ئەو شوێنەی کە بەردێک دیارە ینی بەردێکی زەق بەردێکی گەورە دیارە پێ خاتە سەر بەردەکان یاخود پێک خاتە ئەو شوێنانەی کە ڕوتەن و بەرچاوی ڕوونەکەمین و تەقەمەنی تیادار نییە بەو شێوە هەنگاو بە هەنگاو ستێ بەستێ بۆ شوێنەی خۆی ئاگەڕێتەوە دەرەوە ناچێت نەبەم لایە نەبەو لایە ڕێک چۆن داخل بووە ڕێک بەو شوێنە ئەگەڕێتەوە یا شوێن پێی خۆی هەڵەگرێ یا لەو ڕێڕەوەی کە خۆی پێڕوا پێ ئەخاتە سەر بەردەکانی ئەو شوێنانەی کە ڕوتەنن یا ئەو شوێنانی کە بەرچاوی ڕوونە و مین و تەقەمەنی تیادار نیە گرنگترین شت ئەوەیە پەیوەندی بکە بە 1970 لەبەرەوەی کەسانی پرۆفیشنەڵ جوابێنەوە هەم ئارامێکەنەوە هەم ڕێنمایی پێویستێنێ هەم لەگەڵ بن لەسەر خەتتا تیمەکانمان هێڵێکی گرمە و بەردەوامە و شەو ڕۆژ کارایە و پێ مقابلیشە یعنی ئەو نێ بڵێ وحدە و پێ نەبێ یا وحدەت ئەڕواایە ئەوەتەک زۆ باشە زۆ سپاس دەکەین بەڕێز کاک شێخ محسین عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانی سپاس کام دەرفەتت بێ سپاس بۆ زانیاریەکانت دووبارە بەخێر بێ ئومێدی کە سوودێکمان گەاند بلێرە زۆ گرنگم بابەتانە کاک شێوەنی وەڵاهی من هیوادارم دەستخۆشیتان لێکەم سپاسانەکەم پەیام هەمیشە پەیامەکانمانی گەیانووە کە خۆی ئەمە هەر لەوانەیە بڵێم سەدەقەیەکی جاریشە لەبەرەوەی بەبەردەوامی ئەم پەیامە بێتە هۆی کەمکردنەوەی قوربانیانی مین و دەستخۆشی لەوێ کەم و سپاسیش بۆم دەرفەت قوربان بێ خۆش بێ خۆ بەخێر بێ زۆر سپاس